ئێران نە سەیرانگای بێخاڵە و نە سەیرانگای ئەحمەد ئاوایە. ئەم وڵاتیانە کە بەشێکیان ڕێگای زۆر دووریشان بڕیوە بۆ سەردانیکردنی ئەو بیرە هاتوون کە ماوەیەکە دەنگوویەکی زۆری لە نێو خەڵکیدا دروست کردووە، وەک ڕووداوێکی ناوازە تەماشای دەکەن کە ئاو ئاگر لە یەک کاتدا پێکەوە لە بۆڕیەکدا دێنە دەرەوە. شاری کەرکوو هاتوومەوە وەکو گەشتیارێک و بیرێوە هەڵقەندرا و ئاگروا و لە کەرکوو هاتوونە بۆ سەرم ئاگرێ. نزیکەی 20 ڕۆژە بەردەوام ئەم ئاوا لەژێر کاریگەری غازی سروشتی ناوچەکە بەخۆڕ لە بیرەکەوە دێتە دەرەوە. 13 ڕۆژیشە بەهۆی ئاگر تێبەربوونیەوە غازی دەرچووی نێو بیرەکە گڵپەی سندووە و تێکەڵ بە ئاوەکە بووە. بەردەوام لە دەرەچەی سەرەوەی بیرەکەدا بڵێسەی ئاگربوونی هەیە. ئەوە سەرهەڵدانی ئەو گازە سروشتیە لە ڕێی ئەو فشاری کە هێناوێتی بۆ ئەو بیرە ئاوەی کە پێشتر خاوەنی ئەو بیرە یا ئەوەی کە ئەو بیری لێداوە بە ئەنجامی داوە بۆیە دەرەنجام لەگەڵ ئاوەکەیە بە تێکەڵی دێتە دەرەوە و ئەو گڕێی کە لێ ئەوەشێتەوە دەرەنجامی سووتانی ئەو گازە سروشتیە. بەوتەی ئەو هاوڵاتی بیرەکەی لێداوە مەبەستی ئەوە بووە بۆ ئاودێری و پێداویستی ڕۆژانەی بەکاری بێنێت، بەڵام لە ئێستادا ناتوانێت لێی سوودمەند بێت و چاوەڕوانە وەڵامێکی لە حکومەتی هەرێمی کوردستانەوە دەست بکەوێت تا بزانێت ئایندەی بیرەکەی بەکوێ دەگات. ئێمە چاوەڕوانی لجنەی سامانە سروشتیەکانین کە بێن بەدەنگمانەوە بۆی بزانین ئێمە کارێک نەکەین کە زەرر بگەین بە سامانی سروشتی نەتەوەکەمان و ئەمانەوێش کارێکی بکەین لەگەڵانە بە هەماهەنگی بتوانین ڕێگا چارەیەک بۆ ئەم بیرە بدۆزینەوە. وەزیری سامانە سروشتەکان 3 جار نوێنەری تایبەتی و ستافی پسپۆڕی ناردووە بۆ شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوە لەسەر بیرەکە و جۆر و ڕێژەی غازی سروشتی ناوچەکە بەردەوامە. لە ئایندەشدا بڕیار لەسەر داخستن و پڕکردنەوەی بیرەکە یاخود بەرامێنان و سوودوەرگرتن لە غازەکەی دەدرێت. سەردانی ئەو شوێنە نەکەن لەبەرەوەی هایدرۆکاربۆنە مادەکە واروە غازەکە غازێکی ژاراوی خراپە بۆ تەندروستی ئەو کەسانی کە لەو سنوورن نەک نەهاتنە ئەو سنوورە بەڵکو ئێستاوایان لێ هاتووە کوڕوکچەکانیان خێزانەکانیان هێنن بۆ ئەوێ بەدیار ئەو بیرە و ژەهری ئەو بیرە ئەکەن بە قوڕی خێزانەکانیانە بەداخەوە کامە زۆر خراپە بۆ تەندروستی ئەو هاوڵاتیانە. ئەم بیرە بە دووری 4 کیلۆمەتر لە ڕۆژەڵاتی قەزای چەمچەماڵەوە دوورە و بەهۆی نزیکی لەسەر ڕێگای سلێمانی چەمچەماڵ ڕۆژانە سەدان هاوڵاتی سەردانی بیرەکە دەکەن. هەندێکشیان لە تۆڕە کۆمەڵاتەکان ڕووداوەکەیان پەیوەست کردووە بە دۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە و بە تەنزەوە دەڵێن ئاگر و ئاو پێکەوە سازان کەچی حیزبەکان هەر نەسازان. ڕزگار جەبارێ نارتی، چەمچەماڵ.